بەناوی خۆی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم دانیاراتینەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی هەڵقەی کینوی پرۆگرامی پەیامی ڕۆژ کام ڕۆژ کۆمەڵەیەک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بە تەندروستێکی زۆر باشەوە بتوان تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بێت. دەست خۆش سڵاوتانە بێت بینەرانی عزیز خۆشحاڵین جارێکی دیکە لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژهاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بابەت و زانیاریمان بۆ ئامادە کردوون لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی عزیزی دەکەین لە بابەتی یەکەمماندا باز لە ئەرک و مافەکانی کرێکار دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا و پێی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێزێکی زۆری لە کرێکار ناوە لە فەرمودەیەکدا دەفەرمێت حەق و مافی کرێکارەکان بدەن پێشەوەی کە ئارەقەکەیان وشک بێتەوە. وەروەها بزانین لە ئیسلامدا چۆن ئەرک و مافی کرێکار دیاریکراوە لەگەڵیشیدا دەبێت کرێکاران چۆن پابند بن بەو کارێک کە ئەنجامی دەدەن لەگەڵ کۆمەڵێک بابەتی دیکە لە سەر کرێکار و لە ڕوانگەیانی پیرۆزیسلامەوە باز دەکەین وەروەها لە بابەتێکی دیکەماندا باز لە زیانەکانی کولە و مێرو دەکەین کە لەگەڵ هاتنی وەرزی گەرما و لەم وەرزەدا کولە ڕوو دەکاتە بەشێکی زۆر ناوچە کشت و کاڵەکان و ناوچە پێدەشتەکان ئەمەش زیانێکی زۆر بەر کشت و کاڵ و دارستانەکان دەگەێنێت و لە ئێستادا لە چەند ناوچەیەکی پێنجێن و چەند گوندێک کولەیەکی زۆر بەربڵاوبووەوە لەگەڵەوەی کە حکوومەت هیچ هاوکارێکی نەکردو بەڵام خۆیان لە ڕێگەی دەرمان و کۆمەڵێک بابەتەوە توانویانە کەمێک لەو زیانانەی کولە کەم بکەنەوە لە نای بن بەڵام لەگەڵشیدا کۆمەڵێک زیانی زۆری دەبێت بۆ کشت و کاڵ و بۆ پێدەشتەکان ئێمە هەوڵ دەدەین زانین ئەو زیانانە چین کە دەبێتە مای زیانگاندن بە کشت و کاڵ و بە دارستانەکاندا لەگەڵشیدا کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکەمان دەبێت وە تۆڕی پەیامبەرانمان لە سەرجەم شار و شارشەکان وەردەگرین بۆی زانیاری زیاتر لەسەر شارەکان بۆ ئێوەی عزیز بگوازینەوە. دەستخۆش بەڵازیان سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون بە پێکەوە بینەتی. بەڵازان لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە ئەرک و مافی کرێکار دەکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زانین کرێکار لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چ مافێکی هەیە و لەگەڵیشیدا خاوەنکار دەبێت چۆن مافەکانی پێبدات و ستەمی لێ نەکات و لەگەڵ ئەوەشدا کرێکار دەبێت بزانێت کە ئەو کاری دیکات حەقی پێبدات و بتوانێت حەق بەو پارەیە بدات کە وەری دەگرێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ مامۆستا محمود محەممەد زانایانی لە سۆران و مامۆستا سڵای خوا لەبێ سپاس بۆم دەرفەتە. مامۆستا محمود سڵای خوا لەبێ دووبارە سوپاسم دەرفەتت بێمە بەخشی. سڵای خواتان لێبی زۆر سوپاسخوا گەورە مۆفەق و سەرکەوتوتان بکە. زۆر سپاس مامۆستا ئەگەر باز لە مافی کرێکار بکەین لە ئاینی پیرۆزی ئیسلامدا لەژێر ئەو ڕۆشنایی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت حەق و مافی کرێکار بدەن پێشەوەی کە ئارەقی ناوچەوانی وشک بێتەوە ئەمە
مانای چی دەگەێنێت ئایا ئەوەندە کرێکار بەرز و پیرۆزەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فرمودەیەکی دیکەدا دەستی ماچ کردوون؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و ئاینی ئیسلام و قورئانی پیرۆز و خەلیفەی مسلمانان بەگشتی و ئەسحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر گرنگیان و بایەخیان با کرێکار داوە، چکە بەڕاستی بەردی بناغی پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک، هەر وڵاتێک، هەر شارستانیەک لەسەر دەستی کرێکارانی دڵسۆز دەبێتن. بەڕاستی ئەگەر کرێکاری کارامە و دڵسۆز نەبێ بە هیچ چەشنێک پێشکەوتن و شارستانیەت و ئاوەدانیەت نابێتن کە خودای گەورە داوای ئاوەدانی کردووە کە بەندەکان بە خۆشی و بە ژیانێکی کامەرانیەوە بژین. جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێش ئەوەی بینە سەرەوەی کە دەستی کرێکاری هەڵبڕیە و ماچی کردووە و ڕێزی لە کرێکار ناوە، ئێمە با بزانین لە ئیسلامدا ئایا کار و کارکردن چ گرنگیەکی هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مرۆڤایەتی دەگەێنێ بەگشتی و لە مسلمانان بەگشتی کە پەیامی پێغەمبەران ڕەوشتی پێغەمبەران کارکردن بووە، تەمبەڵی و تەوەزەلی نەبووە و پێی فەرمونەوەکو لە فەرمودەکانی ساحی بوخاری هاتووە کە هیچ کەسێک خواردنێکی وا پاک و خاوێن و چاچ نەخواردۆتەوە وەکو ئەو خواردنەی کە بەدەست و مادبوونی خۆی پەیدای کردووە. ما أكل أحد طعاما قط خير من أن يأكل من عمل يده. وهذا كس شتي وا خواردنی حەڵاڵ و چاک و پاچ وای نەخواردووە کە بەدەست و مادبوونی خۆی بەدەستی هێناوە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر پێغەمبەرێک خوددا ناردوویەتی شوانێتی کردووە، فەرمیان تۆش فەرمووی بنیش بەسەر قیراتێکی کەم شوانەتیم بۆ خەڵکی مەکە کردووە. و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەکانی هاتووە باسی پێغەمبەران دەکا کە حەزرەتی ئادەم فەلاح بووە، کشتتوکاڵی کردووە، و حەزرەتی داود حەداد بووە، ئاسنگەری کردووە، و حەزرەتی زەکەریا نەجار بووە، و حەزرەتی ئیدریس خەیاد بووە، بەرگ دروو بووە، کەواتە هەموو پێغەمبەرانی خوا کاریان کردووە. و ئیمام عومەر ڕەزای خوای لێ بێتن تەماشا بکەین دەفەرمێ گەر من کە دایمەن ئەو ئیشەکەی تیجارەت جگەلەوەی کە ڕۆڵی خلافەتی دی تیجارەتی چی دەکرد لە ڕێگای تیجارەت دەژیا، دەفەرمێ من حەز دەکەم ئەو کاتێ مردن دێتن لە کاتی تیجارەت و کڕی فرۆشتن بم، حەد نەک لەوەی کە لە کاتی کە مردن دێ لە کاتی سەز دەبردن بوو، چۆ خەڵکی غەڵەت تێدەگا ئاوەدانکردنەوە و کارکردن بە شێوەیەکی دڵسۆزانە و بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی حەڵاڵ پەیداکردن ڕزقی حەڵاڵ بە کارامەی ئینسانیشانەکانی خۆی بکە بەڕاستی عیبادەتێکی زۆر گەورەیە. و پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشا بکەین کارکردن لە ڕێگای پەیداکردنی ڕزقی حەڵاڵ تیکەی حەڵاڵ بە جیهادکردنی داناوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ ئەسحابە ڕێزەکانی دانیشتبوو وەکو تەبەڕانی بۆمان دەجێڕێتەوە دەفەرمێ گەنجێکی بەخۆ و بە شان و شەوکەت تند و تۆڵی بەهێز و توانایەکی زۆری تێدا بوو هات بەلایەندا تێپەڕی هەندێک لە ئەسحابەکە فەرمیان خۆزگە ئەو لە پێناوخوای بە یعنی خۆزگە ئەوە مجاهید بایە و جیهادم کردبا لە پێناوخوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن كان خرج يسعى على ولد صغارا فهو في سبيل الله. ئەگەر لە ماڵ هاتبووەتە دەرەیە بۆ ئەوەی منداڵی بچووکێ بەخێویان بکە ڕزقی حەڵاڵیان بۆ پەیدا بکە ئەوە لە غەزاکردن و جیهاددا لە پێناوخوا. ئەگەر دایک و باوکێکی هەبێتن بەخێویان دەکات لە جیهادە، گەر خۆی کار دەکە خۆی بەڕێوە لە حەرام دوورکەوێتەوە بە ڕزقی حەڵاڵ بەڕێتی ئەوەش هەر فی سەبیل اللهە و هەر جیهادە. بەڵام ئەگەر دەرچوو بێ بۆ فەقفەقە لێدان و خۆ بادان و خۆ هەڵکێشان بەسەر خەڵکەوە ئەوە فی سەبیل الشەیطانە. کەواتە کارکردن بەڵێ شان بەشانی شهادەت و غەزاکردنە لە ڕێگای خوا. هەروە پێغەمبەر صلی الله علیه وسلم کارکردنی داناوە بەوە بە عیبادەتێک کە گوناهەکان ڕۆژ دەکاتەوە دەفەرمێ من ئەمسا کالا من عمل يده بات مغفورا له. هەر کەسێک ئێوارە بەدەستی ماندوێتی لە کاری حەڵاڵدا سەری ناوە یعنی خەوت ئەوە تا بەیانی خوای گەورە بەو شەوە لە گوناهەکانی خۆش دەبێتن. بەڵێ جا کرێکار ئاوا پیرۆزە و لەناو بردننی بێکاریش ئەرچێکی گەورەی هەموو مسلمانانە بە وڵات و بە دەسەڵاتداران و بە کۆمپانیاکان و
بە دەوڵەمەندان و بە هەموو خێرخوازان لە بەرەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێگاینەدا سەحابەکانی سوال و دەرۆزە بکەن، دەست پام بکەنەوە، پێرە عیزەتی کردوونە. زۆر باش پێغەمبەر صلی الله علیه و سلم سەرەتایەکە دەرسێکی گەورەیە بۆ هەموو جیهان دژ بە بەتاڵە بێکاری کار بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پیاوێک هات ئەسحابەیەک دەستی پان کردەوە کە شتێکی پێ بدە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەوە مەکە، تۆ چیت هەیە لە ماڵەوە؟ فەرمووی وەڵا قاپێکی ناخواردن و پارچە ڕایەقێکم هەیە. فەرمووی هەردووچیان بێنە. کە هەردووچیانی نا پێغەمبەر بۆی مەزاد کرد. فەرمووی چێ ئەوە دەکڕی بە درهەمێک، بە 2 دەرهەم، بە 3 دەرهەم؟ ئەوە بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی فرۆشت. فەرمووی بڕۆ داسێکی پێ بکڕا، تەورێکی پێ بکڕا بۆ دارشکاندن وە پارچە گوریسێک. هەردووچیدا دەستی پیاوەکە. فەرمووی تا 15 ڕۆژتر نێوە ئێرە نەتبینم. پیاوەکە ڕۆیشت، پاش 15 ڕۆژ هاتەوە دەستی قلیشا بوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو دەستەی بەرز کردەوە. فەرمووی ئەمە دەستێکە خوا و پێغەمبەری خوا خۆشیان دەوێت. زۆر باشە مامۆستا، ئەگەر گوێت لە دەنگی ئێمە بێکەواتە ئایا لە ئاینی ئیسلامدا هیچ یاسایەک هەیە بۆ ڕێخستنی ژیان و ئەرک و مافی کرێکار؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەنسبەت دەوڵەت یەکەم شت ئەوە بزانین ئێمە پێناسەی کرێکار بۆ نەکەین وەکو پێناسەی هەندێک سیستەمی دەوڵەتی ئێستا وەکو سیستەمەکانی بیرۆکەی ئابووری کە ئێستا دەیانبین. هەر کەسێک ئیش بۆ کەسێکتر بەکرێ بکاتنەوە بە کرێکار حسابە. هەر لە ڕئیسی دەوڵەتەوە، لە ڕئیس جمهوریتەوە، لە ئەنجومەنی وەزیرانتەوە، لە وەزیرتەوە، لە ئەندام پەرلەمانتەوە، لە مامۆستا و دکتۆرتەوە، لە کرێکار و بەرچێشەوە، هەر هەموویان کرێکارن. ئیلا ئەوەی کە خۆی خاوەنکارە ئەو پێ ناگۆترێ کرێکار، ئیتر ئەوەی تر هەمووی کرێکارە. ئەمە ئەو تەفسیرە تەسکە بۆ کرێکار نەکەین، تەنها ئەوەی بەردەچێشێ و داردەچێشێ. مامۆستا و دکتۆر و مهندسیش هەر کرێکارن کە گەر بۆ خۆیان کار نەکەن بۆ خەڵکی ترکە کار بکەن بەرامبەر کرێ. لەبەر ئەوەی کرێکار دەبێت هەموو کاتێک ئێمە چۆن بیر لە مافی کرێکار بکەینەوە. کاتێک نیوەڕۆ دەچێەوە ماڵیان بەیانەکەی هەڵدەستی سەمونێکی گەرم تەمەشا دەکەی، ئەو سەمونە گەرمە ئەوها بە ئاسانی بەو 250 دیناریە تەبعا ناتوتە بەردەستی تۆ. کرێکارێک هەویرەکەی شێلاوە، کرێکارێک گەرمەکەی ساندووە، کرێکارێک دووریتەوە، کرێکارێک ئاشەوانی کردووە، وە کرێکارێک لەبەر فڕنیەکە دەسووتێت تا ئێوارارەقە دەکا بەو گەرمایەتە ئەو نانە جوان دەداتە و خانمێک پیاوێکی دەوڵەمەند کە لەبەر سبلیتێک دانیشتووە دەبێ بزانی کارەباچیەک و کابرایەکی کرێکار ئەو سبلیتێ دروست کردووە کە دەبین کارەبایەکی جوان لە ماڵەکەمان هەیە، هەمووی ڕۆناکە و کارەبایەکی خۆش و موبەردە و فێنکە، با بزانین چەندەها کرێکار لەسەر عەمودی کارەبا بەربوویتەوە شەهید بووە، گیانی خۆی بەخشیوە. چەندەها کرێکار هەزووی کارەبا کوشتوێتی تا کارەبا گەیشتی بە ماڵەکەی ئێمە، کە کاتێک بەسەر زادەیەکی قیڕی جواندا دەڕۆی ئەوەت لەبیر بێ کە چەندەها کرێکار لەناو ئەو قیڕە بەو گەرمایە لەناو ئارەکەی خۆیاندا سوتانە تا ئەم شەقامە دروست بووە. یعنی بەو جۆرە بیرکەین و لە بە هەموو بوارەکانی ژیان تا کە دکتۆرێکی زیرەک دەبینین دەبزانین مامۆستایەکی دڵسۆز لە منداڵی و پەروەردەی کردو تا ئەم دکتۆرە دروست بووە. جاب لە هەموو بوارەکان خۆشەویست. زۆر باشە مامۆستا، کرێکاریش تا چەند گرنگە ئەرکی خۆی بزانێت. دەبینین زۆر جار ئەگەر لە فەرمانبەرەوە بیگرین یاخو لە کرێکارەوە بیگرین بۆ نمونە موچەیەک وەردەگرێت و بەڵام هیچ ماندووبوونێکی نییە، با بڵێن کە بە زمانی خۆمان بندیواری پێدەوترێت. ئایا ئەمە پارەکەی حرام نابێت؟ ئەوەی کە پەیدای دەکات نابێتە حرام؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆمەڵێک فەرمودەی هەیە لەبارەی کارکردنەوە. یەکەمین شت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوامان دەکات لە هەموو کارەکان و کردەوەکان و شتەکانمان ئیحسان بەکاربێن. ئەو پەڕی چاچی إن الله كتب الإحسان على كل شيء. خدا زۆر چاچی و جوانی ئەو پەڕی لە هەموو کارێک دەوێتن و پاشانەکە دەبێ کارەکەی بە تاواتی و تێر و تەسەلی بکە، نەک بە نیوەچڵی، بە ناکامڵی، بە لە خۆ کۆرکردنەوە، نابێت لە کۆڵ خۆی کاتەوە وەکو کۆڵێک و مادبوون. دەبێ ئەو پەڕ دڵسۆزی کارەبەی خۆی بەکاربێنێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ إن الله تعالى يحب إذا عمل أحدكم عملا أن يتقنه. خدای رب العالمین وای پێخۆشە و ئەو کەسە و ئەو کاری خۆش دەوێ کە کەسێک کارێکی کرد کارەکەی بە تێر و تەسەلی بکە. هەرچی کارەمەی زیرەکی
دڵسۆزی هەیە تێدا دەمێنی و هەر کەم کوڕێک لە کارەکەی بکاتن غەشە ئەوەندە بەسە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ من غەشە فەلەیسە منا لە هەر شتێک کە ئینسان فێڵ و فڕ بکاتن لە هەر کارێک فێڵ و فڕ بکە تەنبەڵی تەوەزەلی بکاتن ئەو لەسەر سنەت و ڕێگای پێغەمبەرمان نییە صلی الله علیه وسلم کەواتە ئینسان دەبێت لە کارەکەی خۆیدا دڵسۆز بێ ئەو کارێ دەیکا بەپێی ئەو مەرزانەی کە لە بۆیان دانایە قورئانی پیرۆز پێمان دەفەرمێ یا ئەیها الذین ئامنوا ئەوفوا بالعقود ئەی ئیمانداران ئەی موسڵمانن خاوەنی ئەو گرێبەستە بن ئەو مەرزانە بن کە بۆ خۆتان داناوە کە کاتێک معاملەیە لەگەڵ کەسێک دەکەی کە کاتێک کرێیەک لەگەڵ کەسێک لەسەر کارێک مەرزدا دەرێن دەبێت بە مەرزەکانی ئەو کە داوای کردووە بۆ دروستکەی زاخەیاتە نەجاڕە تەمەشا بکەین کرێکاری دیوان و بینایە بە حەسب شتێک لە موسڵمان دەبی المسلمون عند شروطهم موسڵمان دەبی لەگەڵ ئەو مەرزانە بێتن کە پەیڕەوی کردیە و خاوەنی مەرزی خۆی و خاوەنی وعدەی خۆی بی ئەگەر نا بەڕاستی گوناهبارە و تاوانبارە ڕزقەکەشی حەرامە و بە غەشش دروست یعنی من غەشە فەلەیسە منا ئەو فەرمودەیە زۆر جێگای ترسە بەڕاستی دەبێت ئەو کەسێک کار دەکا و ریابیتن زۆر باشە مامۆستا کەواتە ئەو کاتانەی کە خاوەنکار زوڵم لە کرێکار دەکات یاخود مافەکەی دەخوات لە ئاینی ئیسلامدا سزاکەی چییە؟ یەکەم شت دەبێت ئەوە بزانتن ئەو برادرەکە لە بەرز و کرێکارە فەرمانبەرێکە ئەوە عەبدی تۆ نییە و کۆیلە نییە و هەموو ئینسانێک بگرە جا موسڵمان بێ کافر بێ جوولەکە بێ ڕێزی تایبەتی خۆی هەیە خۆی جەل لە جەلالو دەفەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم بەڕاستی ئەمە ڕێزمان لە هەموونەوەی ئادەم ناوە بێ فەرق و جیاوازی ڕەگەز و ئاین هەموو ئینسانە ڕێز و شکۆی خۆی هەیە نابێت لە کاتی کارکردن بە هیچ چەشنێک بە بانکردن بە قسەکردن بە ڕەفتاری دەموچاو ڕووی لێگرشکەی ئیهانەی بکەی بە کەلیمەی سووک بانج بکەی و بەنسبەت کارکردنیش هیچ کارێک عیب نییە خی گەورە دەفەرمێ نحن قسمنا بينهم معيشتهم في الحياة الدنيا خی گەورە خۆی معیشەت و ژیانی بەسەر خەڵکدا دابەش کردووە خەڵک نابێ مەغرور بێ کە ئەو پایەکی هەیە کەسێکتر لای ئەویش دەکا لۆ دابشکرایە و بێ هەموو خزمەتیەک بکەن ڕاستە دکتۆری خزمەتی من دەکاتن کە ئەمن نەخۆش کەوتم من خزمەتی منداڵەکەی دەکەم دەرس پێدەڕم کە مامۆستایە و کرێکارێکیش خزمەتی دکتۆرەکەی دەکا کە خانووی بۆ دروست دەکا و مهندسێک نەخشەکەی بۆ پێشێ و کرێکارێکی ژینگە پارێز کۆڕانەکەی بۆ پاک دەکاتەوە ئەگەران ناتوانێت ئیش بکە کەواتە ئەمە لە کۆمەڵگەدا هەر هەمومان خزمەتکاری یەکین گەورەی یەکترنینە و پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم کابرایەکی کە ناوی ئەبوو مەسعود بوو لە خزمەتکارێکی خۆیدا وتی ئەی ئەبوو مەسعود ئەوریە بە ئەو کەسەی ئەو لە بەرز دانایە بەیانی چۆن جوابی دێەوە لە ترسی خوا لەرزی پاشان کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژکایی بە ئەسحابەکەی دەفەرموو ئیخوانکم خەوەلکم ئەها برایەکانتانن لەژێر دەستان خزمەتتان دەکەن لەو خواردەی دەیخۆن بیان دەنێ لەو جلوبەرگەی لەبەر دەکەن لەبەریان بکەن و ئیشێکیان پێمەکە نەتوانیان دەبی لا يكلف الله نفسا الا وسعها ئەگەر شتێک لەتوانێت ئینسانی داوی خوا داوای لێ نەکردیە تۆ چۆن داوای لێ دەکەی وەگەری شتێکتان پێکردن هاوکاریان بکەن دەبێ خاوەنکار ئەو شتانە هەموو ڕاچاو بکاتن زۆر باش سوکایەتیش بەکارەکەی ناکا ولا تبخسوا الناس أشياءهم کابرا چەند ساڵان خوێندیتی تا توانیتی فێر ئەو کارە بی لەبەردەست چەند وەستایەکیشی کردووە تا کارەم بۆ لە میشە ڕاستی شەکەی بە چەند دەقیقەیەک دەکا بەڵام خیبرەی ساڵانێکی زۆری کۆ کردوتەوە دەڕێوە چیت کردووە ئەها تەنها بڕێکت بەستە کاکە خیبرەی چەند ساڵی کۆ کردوتەوە ڕاستە بکەم ئیشەکەی لێ سوک نەکەی و ولا تبخسوا الناس أشياءهم خوا گەورە دەفەرمێ سوکایەتی بە ماف و بە حەقی خەڵک و بە زانست و زانیاری و شەهادەی خەڵک مەکەن زۆر باشە مامۆستا مەحموود وەکو خۆش ئاماژە پێ کرد کە فەرمانبەرانیش لە ئێستادا دەچێتە قاڵبەوەی کە کرێکارن و بۆکو کرێکار مامەڵیان لەگەڵداگە لەبەرەوەی کە کارێک دەکەن و پارەیەک وەردەگرن بەڵام لە ئێستادا دەبینین لەلایەن خاوەنکارەکە و لەلایەن حکوومەتەوە زوڵم و ستەمیان لێ دەکرێت تا چەند گرنگە لێرەدا کرێکارەکان فەرمانبەران بێدەنگ نەبن
لەوەی کە ئەو زوڵمەیان لێ دەکرێت ئەو ستەمەیان لێ دەکرێت و بێنە دەنگ و داوای حەق و مافی خۆیان بکەن. پێویستە هەموو کەسێک داوای حەقی خۆی مافی خۆی بکە بە شێوەیەکی شەرعی و قانونی، ناوی کەس لە مافی خۆی بێدەنگ بیتن لە چوارچێوەی شەریعەت و لە چوارچێوەی قانون، بەبێ ئەو ناوزڕاندن و شتی ناشێرن و هەڵس و کەوتی ناشرینی تێدا بێ، دەبێ هەموو کەسێک دەرفەتەوەی پێ بدرێت کار بکە، وەکە کاریشی کرد کاری بەدەستکەوت دەبی ماف و ئەرچی کاری خۆی وەرگری. ئەوەندە بەستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێمان دەفەرمێ وە کرێکاران فێر دەکا و خاوەنکارانیش فێر دەکا و هەموو خەڵکی فێر دەکا دەفەرمێ خوای جەل جەلالوه لە حەدیثێکی قودسیدا دەفەرمێ ثلاثة أنا خصمهم يوم القيامة، سێ کەس خوای گەورە بخۆی لە دژیان ڕادەوەسی لە ڕۆژی قیامەت. جا کە باسی یەکەم و دووەم دەکات لە سێمینیان دەفەرمێ ورجل استأجر أجيرا فاستوفى منه ولم يعطه ولم يوفيه أجره، کەسێک کارێک بە کەسێک دەکات دەکاتە کرێکار کە کارەکەی تەواو کرد حەقی خۆی بە تەواوەتی ناداتێ. بەڕاستی ئەو کەسانە زۆر نەکرد لە ناو هاوڵاتی لە ناو کارەکان مەسەر ناو فیتەران لە ناو نەتزاران لە ناو وەستایان لە ناو خەیاتان دەبین کابرا کە داوای ئیشێ لە کابراایك لە وەستایەک دەکەی شەکەی پێ دەکا وەڵا دوایە لۆسەری ماجۆڵا بە قەرد بنووسە. جا لە حکوومەتەوە تا ئاخر کەسمان هەمومان دەبی هەوڵ دەین هەموو کەسێک مافی خۆی وەرگتن و ئەگەر ناگوناحمان دەگەتێ. هەر کەسێک کەم تەرخەمبی لە بەدوا کەوتنی موچە لە نەدانی موچە لە کەمکردنی موچە لە هەموو شتێک ئەو کەسە گوناهی دەگاتێ لە فەرمانبەرێک قائمیان بۆ دروست دەکا لە مۆزەفێک لە بانک کە دەوام دەکا هەتا ئاخر کەس هەر هەمومان گوناهبار دەبین ئەگەر کەسێک قەدری لێ بکرێت و مافی بخورێتن. زۆر باشە ماوەستا ئێستا دیاردەیەکی دیکەش هەیە لە نێو کرێکاراندا دەیبینین بۆ نمونە ئیشێکی پێ دەستپێریت کە ئیشە بکات کەڵێ ئەم ئیشە بەم شێوازەیە بەڵام دێتە سەر ئیشەکە یاخود لە نیوەی ئیشەکەیە داوای پارەی زیاترە کات و مامەڵەکی بە شێوازەی کە دەگۆڕێت. ئەمەش تا چەند ڕێگە پێدراوە لە ئاینی پیرۆزی ئیسلامدەوە ئایا ئەو پارەی کەوەری دەگرێت پارەیەکی حەڵاڵە پەیدای دەکات کە لەو گرێبەستی کە کردوێتی دوادر پەشیمانە بێتەوە و ڕێگایەکی دیکە هەڵبژێرێت؟ یەکەم جار لە بیدایەت گوتمان المسلمون عند شروطهم، مسلمان لەو مەرزانێک کە کردوێتی پابەندی مەرجەکانە و ئەوفوا بالعقود خوای گەورە کە فەرمووتی لە بیدایەتی سوورەتی المائدە یعنی بۆ وەفا بن بەو گرێبەستانەی کە دەیکەن چ لە گرێبەستەکە داوا کراوە دەبێت پێی پابەند بە چ نرخێک دەبێت بەو نرخانە پابەندی. خوا نەخواستەگەر شتێک لە بیرکرابێ بەبێ کەم تەرخەمی ببێنێتی خراپ یان گۆڕانکاریی جوانتر هەبێ یان مادەیەکی باشتر بێنێتن و بتوانی بسەرمێت بە شێوەیەکی ڕازەوە دروستە. ئەگەنا لەسەر قالبی خیانەت و لەسەر قالبی فێڵ و فڕ لەسەر قالبی هەڵخەڵەتاندن زۆرێکی پێویستاندا زۆرشتی پێ دەکا ئەوە هەڵخەڵەتاند و فێرکردنە و ئەوە غەشە و لە قالبی غەشە ڕزقەکەی حەرام دەبیتن و دەبتە خیانەتیش صاحب ماڵ بۆی هەیە ئیشەکەی ڕەفز کاتەوە. زۆر باشە ماوەستا دواپەیامت چییە بۆ کرێکار و خاوەنکار؟ واتە کرێکار دەبێت چۆن بە ئەرکەکەی خۆی هەڵدسێت و خاوەنکاری چۆن مافەکەی بدات بە کرێکار؟ کرێکار دەبێتە کەسێکی دڵسۆز بێ، کەسێک بێ هەموو کارنامەیی خۆی هەموو زیرەکی خۆی و ئیبداع و داهێنان لە کارەکانی خۆی بکە، هەم بۆ حەڵالکردنی ڕزقی خۆی هەم بۆ دڵخۆشکردنی ئەو کەسانی کاری بۆ کردونا و هەم بەخۆشی ناوبانجێکی جوان لە بۆ خۆی دەربکاتن چکە بەڕاستی شتی جوان ئینسانی جوانتر دەکا، دەستڕەنجینی ئینسانی بەناوبانگ دەکا و ئینسانیش بەشتی جوانەوە جوانتر دەبێتن. پێویستە دڵسۆز بی، پێویستە دەستپاک بیتن. بەڕاستی ئەمن و ئەمانەت لە هەموو کارێکدا پلەی ئینسانی بەرز دەکاتەوە. چەند خۆشە ئینسان تیجارەتی خۆی دەکات کاری خۆی دەکاتن ئەجرێکی کە گەورەش لە لای خوا وەردەگری. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ التاجر الصدوق الأمين مع الشهداء والصالحين يوم القيامة. دەفەرمێ تاجر و بازرگانی ڕازگۆ ئەمینی دەستپاک لەگەڵ شەیدان و پیاوچاکان ڕۆژی قیامەت. زاکرێکار جەر بەو تەشنەیە و مۆزەف و فەرمانبەریش کە دەستپاک و ڕازگۆ و ئەمینە ئەو پلانە وەردەگرتن و گوناهەکانی پاک دەبێتەوە. هەتا لە فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هاتووە دەفەرمێ هەندێک گوناه هەیە
بە حەدی سنەت ڕەش نابێتەوە، بە نوێژی سنەت ڕەش نابێتەوە، بە ڕۆژی سنەت ڕەش نابێتەوە. وتیان یا ڕەسوول الله ئەی بە چ ڕەش دەبێتەوە گوناهانە؟ فەرمووی کاتێک ئینسان ماندوو دەبێ غەم دەخوا لە پێناو پەیداکردی ڕزقی حەڵاڵ ئەو گوناهانە ڕەش دەکاتەوە. کرێکار دەبێ ئاوا دڵسۆز و دەستپاک و ئەمین بێ. یەک لە کارەکانی تری کرێکار نابی ئەسراری کارەکەی، ئەسراری فەرمانگەکەی خۆی نابی باتی دەرەوە، ئەوش خیانەتە، نابی ئەسرارەکان باتی دەرەوە. و پاشانەکە خاوەن کار دەبێ ئینسان دڵسۆز بتن، ئینسانێکی بەڕەحم بی، ئینسانێکی بە ویزدان بتن. تەماشای حادیسە و ڕووداوی حەزەتی شوعەیب کە لەگەڵ حەزەتی موسایی فەرمووی من دەمەوێت یەکێک لە کچەکانی خۆم بدەمەتەوە بە مەرجێک 8 ساڵ شوانیم بۆ بکەیت و ئەگەر کرد بە 10 ساڵیش ئەوە لای خۆتە، من ئەو بڕیارە نادەم. ولا ئوریدو ئەن ئەشوقە عەلەیک، نامێ بەسەرتدا قورس کەم و بتخەمە تەنگانە و سەتەجدونی ئینشاء الله من الصالحین. دەمبینی کە من کەسێکی ساڵحم، چاکم لەگەڵتا. دەبێ خاوەنکار بەو چەشنێ بێتن، دەبێ وریابین. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ئەمری ئومەتەکەم کارێکی پێسپێردرا ئەگەر ئاسانی کرد، خۆشی کرد بۆ خەڵکەکە، خوایە ژیانی خۆشکەی و کارەکەی بۆ ئاسانکەی. و هەر کەسێک خەڵکی پێ خستە تەنگانە ناخۆشی، پێغەمبەر صلی الله علیه و سلم دوعای لێ کرد، فەرمووی خوایە ژیانی ناخۆشکەی بیخەیە تەنگانە، ژیانی لێ ناخۆشکەی. جا ئینسان ئایا دوعای چاکەی پێغەمبەری دەوێ یان دژایەتی دەوێ و دوعای خراپەکەی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەوێتن کە خوا بمەپارێزی لە کرێکاری خراپ و لە خاوەنکاری خراپ. ئینشاءالله خوای گەورە هەمومان سەرکەوتوو دەکا و دەکا لە کارەکانماندا دڵسۆز و سەرکەوتوو بووین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا مەحموود محەممەد زانای ئاینی، سپاس بۆ تەجوانەکانت، سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. سڵاو، ئایا ئەزانیت هایلۆت چییە؟ هایلۆت گەورەترین و نوێترین سیستەمی ژمێریاریە بۆ ڕێخستن و یارمەتیدانی مامەڵە بازرگانیەکانت تایبەت بە کۆمپانیا، کارگە، کۆگا، مۆڵ، بەنزینخانە، هۆتێل و ڕێستۆرانت، مارکێت و دەرمانخانە، مەلەوانگە و سەنتەرە وەرزشیەکان. بە خۆشحاڵیەوە ئێستا سیستەمی هایلۆت بە زمانی شیرینی کوردی بەردەستە تایبەت بە کڕیارە بەڕێزەکان. هایلۆت گەرانتی مانەوەیە. بۆ پەیوەندیکردن 070 791 10 هایلۆت. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە شەفمانەوە دەست پێەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر؟ ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی، هەمویان؟ بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لەی جبسێکی ترا نەبخواردووە؟ ئەوەدا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی، سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ.
ئیست میدلند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بووە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێ بێدازان بڕگەی پامنێرانمان وەردەگرین سەرەتا دەچمە لای پامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵەوە. کاک جەلال سڵاوی خوا لێبێت و زانیاری چییە لە چەمچەماڵ؟ بەڵێ سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی پەیام بێت. دیارە ئەمڕۆ بڕیارە فستیڤالێک بەڕێوە بچێت لە فستیڤالەکەیە گرنگی بە بەرهەمە ناوخۆیەکان ئەدرێ و کاری دەستی خانمان و بڕیارە فستیڤالەکە پاشکەمێکی تر دەست پێ بکە لە پارکی دەروازەی شار لە قەزای چەمچەماڵ و لە فستیڤالەکەیە چەندین بەرهەمی ناوخۆیی و کاری دەستی خانمان نمایشەکرێ و ئەوەی من قسەم لەگەڵ سەرپەرشتیارانی فستیڤالەکەیە کردووە مەبەست و ئامانجیان گرنگیدانە بە بەرهەمە ناوخۆیەکان و بڕیارە فستیڤالەکە بۆ ماوەی 2 ڕۆژواتە ئەمڕۆ و سبەیش بەڕێوە بچێ و لە فستیڤالەکەدا جگە لە نمایشکردنی بەرهەمە ناوخۆیەکان و کاری دەستی خانمان چەندین کاری هوەری نمایش ئەکرێن و کۆمەڵێک کەسایەتی لەسەر ئاستی سنوورەکە خەڵات ئەکرێن. من بۆ زانیاری زیاتر ئەگەر میوانەکەم ئامادە بێ کاک بێسون ئەگەر بێتە ئێرە دیارە میوانەکەم ئامادە نییە بەڵام وەک ئاماژەم پێکرد لە فستیڤالەکەیە گرنگی بە کارە ناوخۆیەکان و بەرهەمە ناوخۆیەکان ئەدرێ و بڕیارە فستیڤالەکەش بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بێت. کاک بێسون ئەگەر بیت ئێرە ڕاستەو خۆیە برام ڕاستەو خۆیە بیتە ئێرە کاک بێسون عەفو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتام ئەگەر پێم بڵێ ئامان جۆ بەس لە سازدانی ئەم جۆرە فستیڤاڵانە چی فەرموویت؟ طبعا ئەم فستیڤاڵە مەسەکە لەوەیە کە چەمچەماڵ بخینە ڕوو لە دیدی ڕاستەقینی خۆیدا کە چەمچەماڵ خاوەنی شارستانێتی و کولتورێکی بەهێزە خاوەن خەڵکی سەرکەوتوو و خەڵکی پشت بەخۆ بەستووە کە خاوەن مرۆڤ دۆستیە خاوەن خۆشەویستیە بەخشێن لە سەرجەم شوێنەکان ئێمەمانەیە ڕووی ڕاستەقینی چەمچەماڵ بخینە ڕووکە ئەم شارە شارێکی پڕ لە خزمایەتی و دۆستایەتی و خۆشەویستیە. مەبەستشانە یعنی جگە لەوە گرنگی بدەن بە بەرهەمی ناوخۆوە کاری دەستی خانمان لە فستیڤالەکەیە. طبعا ئەم فستیڤاڵە ئێمە بە شێوازێکە بۆ من هەموو شتەکان بێ بەرامبەر هەموو خێم و جێگاکان بەبێ بەرامبەر بۆ هەموو بەڕێزانی کە عەرزی شتەکانی خۆیان جۆرێک لە خستنە ڕووی کاری دەستی خانمان ئەوانی کە بەرهەمە ناوخۆیەکانن بخەینە ڕوو و سەرجەم و کار و چالاکی ڕێکخراوانی کە ئەیانوێت خزمەتی چەمچەماڵیان کرد ئەو کەسایەتیانی کە ماندوو لە ناسانە لێرە ئیشیان کردووە ئەمانەیە جۆرێک لە خەڵاتی ڕێزانان و دەستخۆشیان لێ بکەین کە لە کەشوهێکی ئاوایە جۆرێک لە ئاشتەوایی کۆمەڵایەتی بخینە ڕوو. ئەو خەڵاتانە بۆچی و کەسایەتیانی خەڵاتەکرێن ئایا لە چ بوارێکە خزمەتیان کردووە؟ طبعا ئەم بەکۆی گشتی لە بواری مرۆییە بوارە مرۆیەکان خزمەتیان کردووە بە لایانی ئیداری بێت چ لایانی مرۆیی بێت چ لە کەسایەتی کۆمەڵایەتیەکان بێت بەشی گشتی ئەوانی کە خزمەتی ئەم شاریان کردووە. فستیڤالەکە هەر ئەمڕۆ بەردەوام بێ یاخود بۆ ماوەی چەند ڕۆژێکان؟ فستیڤالەکە بۆ ماوەی 2 ڕۆژە 26 مانگ و 27 مانگە وەتا ئەمڕۆ سبەی کە لە سەعاتی 10 بەیانی بۆ 7 ئێوارەیە مرد ڕۆژەکە چەند چالاکیێکی تیان نمایشەکرێت. ئەو چالاکیانە چین ینی جگە لە نمایشکردنی بەرهەمە ناوخۆیەکان و کاری دەستی خانمان ئەو چالاکیانی ترچین کە لە فستیڤالەکەیان جا. طبعا ئەم چالاکیانە بە شێوەیەکە کە بۆ منە ئێمە بۆتماشتی مرۆیی بوونەوەی کار و چالاکیەکانی ڕێکخراوەکان کە ئەخرێتە ڕوو و جگە لەویش تیپی مۆسیقای فۆلکلۆریمان هەیە بۆ من ئەوانی کە خاوەنی ئادایەکی جوان و باشن کە لەم شارە و تیپانە عەرزمان بۆکەن و وشکڵێ زیاتر. یەکەم جارە ئەم جۆرە فستیڤالە لەم سنوورە بەڕێوە بچێت؟ طبعا فستیڤاڵی کە زۆر کراوە لەم شارەیە بڵێن لە پێشووترە لە مانگانی ڕابردووە لە ساڵانی ڕابردووە بەڵام هەر کەس بە ئەجندایەک و شێوازێکی جیاوازترێکە ڕێکخراوی CDO کە بۆ منە ئەم پرۆژەی ئەنجومەنی گەنجانی سەرکردەی ڕێکخراوی CDOیە بە ئەجندایەکی جیاوازتر و بە شێوازێکی مرۆیی دوور لە بازاڕگەری بۆ پێکۆژیان و ڕێژەی خانمان لە بەشداری فستیڤالەکەیە چۆن هەڵدەستێنگێنن تا چەند خانمان بەشداریان کردووە؟ ئەو کەسانە چێن کە بەشداری فستیڤالەکەیان کردووە هاوکارم ئەپرسێ؟
بەس لەوانی کە بەشداری کوی فیستیڤالەکان کرد خەڵکی داری ئەم شار بوون نە بە سوپاس و دەستخۆشیەوە بەڵێک وەکو قایمەتی چەمال بوون بەڕاستی هاوکارمان بۆ شاروانی هاوکارمان بووە و ڕێکخراوەکان بوون هەوڵیاندا لەگەڵمان هاوکار بوونەوە جگەلەوەی کە ئێمە 25 ئەندامی خۆبەخشمانێکە ماوەی ساڵێک لەم پرۆژیان هەمویان هاوکارمان بوون و دەستخۆشی لە هەمویانەکە ڕێکخراوی سیدی ئۆشکە کوی شتەکانەکات ڕێکخراوی سیرچ ئۆف کۆمن گراوندمان هەیە کە بۆ سپۆنسەری ئەم ئیناکات بڵێ ئەم ڕێکخراوانەکە پارەکەمان بۆ نێ ئێمە دەستخۆشمان بەمولایەکەی چەمال بەشدارە لە فستیڤالەکە کاگەسو بەڵێ گروپی خەیاڵی خانمانمانێ بۆ منە کۆمەڵێ دادی دەستخۆشیان لێکن کە لەم فستیڤالە بەشدارن بە کۆمەڵێک بەرهەمی ناوخۆی و کاری دەستی بەشدارن لەم چالاکیەدا بەنیازن وە کۆتا پرسیار ئینشەڵام فستیڤالە لە ماوەکانی داهاتوودا بە شێوەی جیاواز بەڕێوەبرن بەڵێ تەپان ئەمە پلانی یەکەمانە ئێمە هەوڵەدین لە ساڵانی داهاتویان لەم پلانی دووری درێژمانەیە ڕێکخراوی سیدیۆ کە بەردەوام دەستی خزمەتیە بۆ لەم شارە و بەردەوام بێت تاوەکو بتوانین زیاتر خزمەتیم شارە بکەین سپاس بەڵێ من ئەگەڕێمەوە لایەوە ئەوە کۆی زانیارەکان و لەسەر فستیڤاڵی کولتوری و هونەری کە وەک ئاماژەم پێکرد بڕیارە بۆ ماوەی 2 ڕۆژ لە پارکی دەروازە لە سنووری قەزای چەمچەماڵ بەڕێوە بچێ و پاش کەمێکی تر فستیڤالەکە دەست بەکارەکانی خۆیەکان نەگەڕێمەوە لایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان جەلال جەباری، سپاس بۆ زانیاریەکانت. وەڵازان ماوەی ساڵێک زیاترە زۆرێک لە پێشانگانی دەوڵەتیەکان ڕاوەستاوە لە هەرێمی کوردستاندا بۆ پێی کە ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بوو و لەبەر پابەتبوون بە ڕێنمایەکان کە حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵی ڕێنمایی دەردەکرد و بۆی کە هاوڵاتیان کۆ ببنەوە لە فستیڤال و لە پێشانگانی دەوڵەتەکاندا. ئەم ساڵ لەوەی کە کۆرۆنا کەم بۆتەوە پێشانگای نێودەوڵەتی لە هەولێر ئەنجام دەدرێت پێشانگایەکی نێودەوڵەتی پیشەسازیە کە چەندین کۆمپانیای جۆراوجۆر بەشداری تێدا دەکەن، نمایشی بەرهەمەکانیان دەکەن ئەو بەرهەمانی کە هاوردەیان کردو بۆ هەرێمی کوردستان. ئەم پێشانگایە کاریگەریکی باشی دەبێت لە ناساندنی کۆمپانیەکان بە یەکتر و هەروەها ئاڵوگۆڕکردن و هەماهەنگیکردنی کۆمپانیەکان بۆی کە برەو بە کۆمپانیەکان و برەو بە پەرەپێدانی ئابووری هەرێمی کوردستان بدرێت. ئێمە دەچین لای ئیدریس محەممەد پەیاملێرمان زانیاری زیاترمان پێ بدات لەسەر پێشانگانی دەوڵەتەکە. ئیدریس سڵای خوا لێبێت و زانیاری چییە لەسەر پێشانگاکەوە چەند ڕۆژ بەردەوام دەبێت؟ سڵاوی خی گەورە لێبێ کاک دانیال، سڵاوی خی گەورە لە بینێرانی هەڵبەتە سایما لە نێو پێشانگای نێودەوڵەتی هەولێرین. ئەم پێشانگایە لە ئێستادا ئامادە دەکرێت ڕەنگە دوای کاتژمێریش تر یاخود شتێک زیاتر ئاوە پێشانگاکە بکرێتەوە لەلایەن بەرپرسانی باڵای ئیداری شاری هەولێرەوە ئەو پێشانگایە ئیفتتاح دەکرێت. من پێم خۆشە سەرتا بەر لەوەی بسمە لای میوانەکەم هەندێک وینەی ئێرەم بۆ وەربگرێت پێشانگاکەم کەەوە زۆربەی کۆمپانیاکان پێشانگان نێودەوڵەتەکان لێرە ئامادەن. و من بۆ زانیاری زیاتر دەمێت بسمە لای یەشێک لە سەرپەرشتیاری بەڕێوبەری پێشانگای نێودەوڵەتی کاکسۆران. سڵاو لێبێ کاکسۆران، دەمەوێت ئەوە بپرسم دوای ماوەیەکی زۆر دوای نزیک بە 4 ساڵ پێشانگای نێودەوڵەتی نەکراوەتەوە، ئەم ساڵ خۆشبەختانە کراوەتەوە، ڕێکارەکان چین و ماوەی چەند بەردەوام دەبێت؟ پێشەکی زۆر بەخێبێن سەر چاوان بە خێراتنی کەناڵە بەڕێزەکەتان دەکەم. بەس بۆ ڕاستکردنەوەی زانیاریت ئێمە ساڵ و نیوێکە پێشانگامان ڕاگرتووە. ئێمە تاکو کۆتایی ساڵی 2019 پێشانگامان هەبوو، بەڵام سەرەتای ساڵی 2020 بەهۆی پەتای کڕۆنەوە پێشانگەکەمان ڕاگرت تاکو ئەمڕۆ یەکەمی پێشانگایەکە دەکرێتەوە. ئیتر ئەو پێشانگایەکە تقریباً 8 بۆ 9 وڵات بەشداریان تێدا کردووە، 84 کۆمپانیا تێدا بەشدار بووینە. ئیتر بە هیوان ئەمڕۆکە یەکەم ڕۆژی پێشانگایە بە ئێستانیشەکە بەڕێوە بچێت. بڵێ دەمێ ئەوش بپرسم کۆمپانیاکان لە چ بوارێکن، لە چ بوارێکەوە زیاتر ئەو کۆمپانیانە هاتوون؟ ئەو پێشانگایە تایبەتە بە بیناسازی، پیشەسازی و بیناسازی. ئەو کۆمپانیانێک کە بەشداریشیان کردو لەو 8 وڵاتە هەمویان تایبەتن بە پیشەسازی. ئێمەش داواکانی لە بەڕێزان کە سەردانی پێشانگا دەکەن ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەن بۆی بتوانین کارەکانمان بە ئاسانی بەڕێوە بین. بەپێی پێشبینیەکان لە ئێستادا چ لایەنێکی پەیوەندیدار بۆ ئیفتتاحکردنی ئەم پێشانگای ئەمڕۆ بەشدار دەبێت؟ بەڵێ ئێمە وەکو پێشانگای نێودەوڵەتی هەولێر ئێمە کارتمانەیە، کارت بۆ هەموو بۆ ئەنجومەنی وەزیران و بۆ وەزیرە بەڕێزەکان و بۆ هەموو بەڕێزان دەنێرین، بۆ لایەنی پەیوەندیدار دەنێرین کە ئەگەر بتوان کاتیان هەبێ بەوەی بێن بۆ بەشداریکردن کە سەعات 11 ئەمڕۆ سەعات 11 دەست پێ دەکەین بەکردنەوەی پێشانگاکەمان. ئەوانێک کە پێیان بکرێ حتمەن دێن بەشداری تێدا دەکەن، ئەوانێک کە ئیش و کاریشان هەیە و ڕێگا بۆ نمونە نەتوان بێن و کۆبوونەوە دابن ئەوە ڕەنگەنێت، بەڵام ئیتر هیوادارین بتوانن بێن. لەشان ساغبێ بەس ماوەی چەند بەردەوام دەبێت واتە لەکەی کۆتایی پێدەدەم؟ ئەو پێشانگایە ئەمڕۆ یەکەم ڕۆژی پێشانگایە 4 ڕۆژ بەردەوام دەبێت، بەیانیان لە سەعات 11 دەست پێ دەکات تاکو سەعات 7 ئێوارە.
دەستان خۆش بێت زۆر سپاس دەکەم دەستان خۆش بەڵێ من کاکدانیا دەمەوێت ئاماژە بێرە بکەم لێرە زۆربەی ئەو پێداویستیانەی بیناسازی کە لە شاری هەولێر یاخود بۆ هەر بیناسازیەک کەوا پێویست دەکات لێرەدا بوونی هەیە هەر لە شتێکی سەرەتاییەوە تاوەکو وەکو دەڵگوترێت بچووکترین پێداویستی تاوەکو گەورەترین پێداویستی لێرەدا بوونی واتە هەموو ئەو کۆمپانیانەیەکەوە لێرە ئامادەن ئەو 84 کۆمپانیانێکەوە لە 7 وڵاتەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و شاری هەولێر لەو کۆمپانیایەدا بەشدارن. زۆر باش دریس ئەگەر کامێرەمانەکە تۆزە بجوو لە بزانین ئەو کۆمپانیانە خود ئەو بەرهەمە پیشەسازیانە چین لەوێ نمایش دەکرێت بۆی کە بینەران بیبین و ئەگەر کەسێک بێت سەردانی ئەو پێشانگای بکات بزان کە ئەو کەلوپەلانە چین کە لەوێدا نمایش دەکرێن. بەڵێ کاک دانیال هاوکارم یارمەتی دەرم دەبێت بۆ گواستنەوەی وێنەکان و لە ئێستادا ئەوانەی کە لێرن زیاتر سەرپەرشتیارانی پرۆژەکان و یاخود خاوەنی کۆمپانیەکانن کەوا لێرن تاوەکو ئێستا بە فەرمی ئەم پێشانگایە نەکراوەتەوە وەکو بەڕێوبەری گشتی پێشانگای هەولێر وتی کاتژمێر وا بڕیارە کاتژمێر 11 نزیک بە کاتژمێرێکی تر یاخود 50 خولێکی تر ئەم پێشانگایە ئفتتاحی بکرێتەوە لەلایەن بەرپرسانی شاری هەولێر و ئیدارەی شاری هەولێر. وەکو باسیشم کرد لەلایەکی تریشەوە هەر ئەو کۆمپانیانێکەوە لێر بەشدارن و من دەیبینم یاخود تۆزێک بە لە ئێستا من بەناوی داگەڕام هەر لە بۆڕی و ئاوەڕۆ و پلاستیک و یاخود سبوغی بیناسازی و هەر لە کورسی و هەر لە مەخسەل و غەسالە و یاخود هەر کۆمپانیایەک چی پێویست بێت ئەوە لێرە ئامادەکراوە و بەشێکی ئەو کۆمپانیانەش کەوا لە وڵاتانی دەرەوە یاخود وڵاتانی بیانی هاتوون لێرە سەرپەرشتی یاخود بەشداریان کردووە لەو کۆمپانیانە. ئەم جۆرە پێشانگانە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە ئابووری وڵات بەرز بێتەوە وەروەها کۆمپانیەکان هەماهنگ بن لە نێوان یەکتردا. بەڵێ کاکدانە دەمەوێت بن ئاماژەی پێ بکەم ماوەی ساڵ نییە بۆ 2 ساڵە بەهۆی هاتنی پەتای کۆڕۆنا دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان زۆر دۆخێکی چەقبەستویی بوو بەهۆی بێکاری و بەهۆی قەیرانی دارایی بە زۆرێک لە جۆرەکان هاتنی یعنیکردنەوەی ئەو پێشانگایانە بۆ کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیان لە هەرێمی کوردستان گرینگە و لە ماوەی ڕابردووشدا چەند کۆمپانیایەک لە بەم جۆرە یعنی لە ساڵانی ڕابردوو نەوەکو بەر لە کۆڕۆنا لە ساڵانی ڕابردوو بەم جۆرە ئفتتاحیان دەکرد و دەکرانەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان وە نەک تەنها شاری هەولێر بەڵکو هاوڵاتیانی شارەکانی تریش دەیانتوانی لێرە بەشداری بکەن و ئەو پێداویستیانەیەکەوە دەیانەویست هەم لە کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و هەم ئەو هاوڵاتیانەشیکەوە لە نێو خۆی هەرێمی کوردستانن دەیانتوانی بێن بە شێوەیەکی ڕاستەخۆ ئەو شتومەکانێکەوە بۆ خۆیان و بۆ بیناسازی پێویستیانە بەردەستی بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمانی دریز محەممەد سپاس بۆ تاوای زانیاریەکانت. ئەزان راپۆرتێکمان هەیە لەسەرەوەی کە لە چەند گوندێکی ناوچەی پێنجوێن کول لە زیانێکی زۆری بە کشت و کاڵ و دارستان و ئەو ناوچاندا گەیاندووە. هاوکارمان سوێ محەممەد راپۆرتێکی بۆ ئامادە کردوون کە زۆرێک لە گوندشینانی ئەو دەڤەرە گلێ و گازندەیەوە دەکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەبەرایەتی کشت و کاڵەکان هیچ هاوکاریەکی زوپڕەت دەرمانێکیان بۆ نانێرن تاوەکو چارەسەری ئەو کێشەیان بکەن کە وای کردووە بەرهەمە کشت و کاڵەکانیان بوەستن و نەتوان پەرە بە بەرهەمە کشت و کاڵەکانیان بدەن. ئەمە پێکەوە بینەری ئەو راپۆرتە دەبین. کولە بە ئەندازەیەک بە سەر کشت و کاڵ و دارستانەکەدا بڵاو بووەتەوە لایەنە پەیوەندیدارەکان بە نامانۆنەیەن زیانی زۆر بەر کشت و کاڵ و سەوزایی ناوچەکەمان دەگەێنێت. ئەمە وتەی دانیشتوانی گوندی هەرزەلەیە لە ناحی ناڵپارێزی قەزای پێنجوێن. دانیشتوانی ئەم گوندە باس لەوە دەکەن بۆی زۆری ڕێژەی کولە لە سنوورەکەیاندا بێومێت بوون لە چاندنی بەرەمە کشت و کاڵەکان و زەرمەندێکی زۆر بوون بە دەست کولەوە. لەگەڵیدا حکوومەت تا ئێستا نەیتوانیوە دەرمانی لە ناوبردنی کولە دابەش بکات بە سەر جوتیاراندا و گەرچی جوتیاران لەسەر ئەرگی خۆیان دەرمان دەکڕن بەڵام هێشتا ناتوانن بەرەنگاری ببنەوە و داوا دەکەن حکوومەت بە زووترین کات بە مەبەستی ڕێگریکردن لەو کولە زۆرە لیژنەیەک پێک بێنێت
تا لەوە زیاتر زەرەمەت نەبن. چەند ساڵێکە لە گوندەکەمانە ئەم کولەیە زۆرە یعنی زەرەیە زۆرمان لێیە لە زەراعەوش کۆمەڵە شوێنە گەڕێن تا ئیسە دەرمانی هیچ دەرمانێکیەوە ناتوە کە وەکووە و دەرمانی حەشەرات کە بۆ کولە بەکاربێ ئێمە زۆر ماگیر خواڵ باخ و هەموو هیچ شتێکمان نەم وەڵی هیچ حاڵمان نەماوە بەدەست کولەوە چونکە ئێمە هەموو ساڵێ باخی مێومان هەیە هەموو ساڵێ ئەی بڕین ئەی کێڵین هەر هیلاکەکەشمان بۆ نامێنێتەوە چونکە کولە هیچی نایەڵێت پێش ئەوە ئێمە بین بەلای کولە کڕانوێتی و هیچ لایەنێک هیچ کەسێک نەهاتەوە بەهانای ئەم دێەوە. بەڕێوبەری ناحین ئەڵپارێز باس لەوە دەکات ساڵ بە ساڵ ڕێژەی کولە لە سنوورەکەیاندا بەرەو زیادبوون دەچێت و ئەوەشی نەشاردەوە کە تا ئێستا نەیانتوانیوە چارەسەری وەک پێویستی بۆ بدۆزنەوە. ئەم مێرووە ساڵ بە ساڵ زیاکە لە ڕێ وگەرانەوە کە دروستیەکات کە دایانێ بۆیە لە ڕاستی ئەمە وەکوی داری ناحین ئەڵپارێز ئێمە لەسەر خۆمانە داوامان کردووە کە هاوکاریمان بکەن چونکە توانایەکی مرۆیی زۆری پێویستە و توانایەکی مادی زۆریشی پێویستە لە بەروی ڕوبەرەکەمان زۆرە و ڕوبەرەکەمان بەشێکی زۆریشی من ڕێژکراوە پێویستی بە ئامێری تایبەت و بە دیراسەکردنێکی تایبەت هەیە لە وەزارەتی کشتوکاڵە بۆی بتوانن ئەم مێرووە لە ناوبەند چونکە مێرووەکە زیانێکی زۆری هەیە. هاوشانی کەمبارانی و بێئاوی ئەمساڵ لە زۆربەی گوندەکانی سنووری قەزای پێنجوێن کولە بە شێوەیەکی زۆر بڵاو بۆتەوە و کاریگەری زۆری هەبووە لە سەر خراببوونی کوشتوکاڵ و لەوەڕی ئاژەڵەکانی ناوچەکە. دانیشتوانی ئەو گوندانەش بێهیوان لاوەی حکومەت چارەسەری کێشەکانیان بکات. سوەی محەممەد تایبەت بە پەیامی ڕۆژ گوندی هەرزەلە لە ناحین ئەڵپارێزی قەزای پێنجوێن. لەزان ئەوەی بینیتان راپۆرتێک بوو لەسەرکەوەی کە کولەک زیانێکی زۆری بەرهەمە کشتوکاڵەکان لە ناوچەی پێنجۆن گەیاندووە لە ناوچەی پێنجۆن لە چەند ناوچەیەکی دیکە لە پێدەشتەکاندا لە شارە زوریش بەمان شێوە حاڵەتی لەو شێوازە هەبوو. بەڵام ئێمە بزانین لەم تەورێماندا باز لەوە دەکەین زانین چارەسەرەکان چین و ئایا چۆن ڕێگری دەکرێت لەم بڵاوبوونی ئەم هەموو کولەیەوە زەرورزیانەکانی چین کە بەر کشتوکاڵ و بەرهەمە کشتوکاڵەکان دەگەێنێ بەو پێی کە لە ئێستادا وردە جوتیاران بەرهەمە کشتوکاڵەکانیان دەچنەوە. دەچمە لای میوانەکەم بەڕێز شاڵاو جەمال بەڕێوەبەری کشتوکاڵی سلێمانی کە لە سلێمانی و ڕاستەخۆ لەگەڵمان نادەبێت. کاک شاڵاو سڵای خوا لەبێت و سپاس دەکەین کە ئەم دەرفەتت بێمە بەخشیوە. زۆر سپاس. کاک شاڵاو ئەگەر بۆمان باسکەی ئەمە لە ئەم بڵاوبوونی زۆرەی کولەیە چ زیانێک دەگەێنێ بە بەرهەمە کشتوکاڵەکان و دواتر باز لەوە دەکەین چۆن ڕێگری بکرێت و چۆن چارەسەر بکرێت. دیارە ئافەتە کشتوکاڵەکان زۆرن جۆرن یەکێک لە ئافە کشتوکاڵێ بەناوبانگەکان یاخودەوانەی کەەوە دووبارە و سێبارا بێت و بە درێژایی مێژوی کشتوکاڵ هەبووە یەکێک لەوانە کولەیە. وارووا مەسەلەن سن و چی سەڵەیەمان سنووکی سەڵەکە کە یا زیاتر لە گەنم بەڵام کولەوانە زیاتر بۆ درەخت و بۆ چەڵکەکانی ترا بابڵێن زەرێکی زۆرەدا. بەڵام بۆ ڕووبەرە فراوانە جۆم لە راپۆرتەکەتان بوو دیار ڕاستە منیش بە ئەرچی حکوومەت ێزانم یعنی حکوومەت دەبێت دەرماندابی بکە یاخود تا حدێک دامی جوتیاران بکە بۆ لە ناوبردننی جا بە ئامێر بێ یاخود بە دەرمان بێ یاخود بە گرتنی هێزی مرۆیی بیامانە. بەڵام بۆ ڕووبەرە فراوانە حکومت لەم کاتای ئەو توانایی نییە بە حقەت ئاین ناتوانێت بە ڕووبەرێکی فراوانی گەورە لەو شاخ و داخ و شوێنی تۆپۆگرافیا قورسانە بتوانێت کە مکافحەی ئەو کولەیە بکە. بۆیە برازوتیارەکان لەسەر خۆیان زیاترەوەیەکەوە ئەوان زیاتر هاوکار بووی کە خۆشیان پەنابەر نەبەرەوەی کە بە پێی بە ئامێر بێ یاخود بە شێوەیەک لە شێوەکان خۆیان بتوانن مکافحەی بکەن. ژینا ئەوە لە وڵاتی ئێمە بەداخەوە لەبەرەوەی کارخانەی بەرەمهێنانی دەرمانمان نییە هەمووی ئیسرا دەکرێ هەمووی لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە هاورداکرێ ئەوە کارێکی تۆزە گرانەوە تێچوویکی یەکجار زۆریشی تێچێ. بەڵێ ئەم ئافە کشتوکاڵانە هەموو ساڵێک بە شێوەیەک لە شێوەکان لە نەوعێکی بەرووبوومەدا زەرێکی زۆر بە جوتیارانە گەیەنێکە. من بەڵێ بە ئەرچی حکوومەتی ێزانم بەڵام بۆ سن کە زیاتر لە گەنمیدا بوو لەم ساڵ و لە پار و لە ساڵانی پێشوەمانە ئێمە بە بەردەوامی دەرمانمان دابش کردەوە ئەم ساڵەکە خۆشبەختانە لە دوو هەفتەی ڕابردووە بای 100 ملیۆن دینارمان بێ بەرامبەر دابش کرد.
بێزگەلەوەی کەوا دەرمانی پاریشمان مابوو بە هەمان شێوەدا بەشمەکە بەسەر برازوتیارەکانە بۆ ئەوی مکافەحەی سنی پێ بکەن سنووکی سەڵەوانی پێ بکەن بەڵام بە نسبەت کولەوە ئێمە ئامێرمان هەیە ئامێری ڕشاندنمان هەیە بە درێژایی بڵم بە پانی 50 متر یا 40 متر کە مەساحەیەکی ڕوبەرێکی زۆری پێتەختیە کرێت لە کاتێکی دیاریکراوی کەمە ئەوە لە زۆربەی لە خەک کشتتوکاڵەکان هەمانە وەلار شوێنێکیش ئەگە پێویستی بوو بێ لە شوێنێکی تر بۆ مانگواستێتەوە بەڵام بەنسبەت دەرمانەکەی بە برازوتیارەکان زیاتر خۆیان هەوڵی خۆیان بدەن لەبەرەوەی کە لە ئێستا هیچ بودجەیەک بۆ وەزارەتی کشتتوکاڵ تەرخان نەکراوە. زۆر باشە کاک شاڵاو باس لەوە کرد کە حکوومەت لە ئێستادا ئەو توانایی نییە کە هاوکاری جوتیاران بکات کەواتە ئایا چ ڕێگەیەکی تر هەیە کە جوتیاران بیگرنە بەر بۆ لە ناوبردننی ئەم کولانە؟ بەڵێ خۆی لە دنیا لە هەموو دنیا هەروایە ینی جوتیاران خۆیانە بێ خەمی خۆیان بخۆن ینی پێشەوەی حکوومەت خەمیان بخۆ واتە بۆی ئێمە وا جوتیاری کورد فێر نەکەین ینی لە هەر لە چێڵانەوە لەسەر حکوومەت بێت تا درەو نا ینی با بڵێ سەماتە لەسەر حکوومەت بێتتر گاز لەسەر حکوومەت بێ مشتە لەسەر حکوومەت بێ نا ئەوە شتێکی خراپە بەڵام لەگەڵەوەشە حکوومەت دەبێت دامی هەبێ ئەجا دامەکەی لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە ئەبێ ئەو دوانەی هەبێ ئامۆژگاری برازوتیارەکان کا بە چی شێوەیەک بە کەمترین کات بە ڕێگەیەکی زانستی کە بتوانێت مکافەحەی قەڵاتچووی ئەم کولەی پێ بکە یاخود مافە کشتتوکاڵی پێ بکە وە لە هەمان کاتیشە بتوانێت دەرمانی نوعیتی باشیان بۆ دابیم کاواتە ڕێگە بدا بە دەرمانی زۆر باش لە سەرچاوەی دایکەوە کە بێتە ناو هەرێمی کوردستانەوە کە کاریگەری باشی هەبێت لەسەر مێرۆکە و کەمترین کاریگەری هەبێت لەسەر لایەنەکانی تری کەرتی کشتتوکاڵ بۆیە برازوتیارەکان یەکەمین جارە بێ ئاحتیماتکەنە سەر خۆیان بەڕاستی چکە لە هەنێ شوێن ئەو دەرمانە دەرمانیش بە پێی پێویست بەکارهێنرێ و بە طریقەیەکی زانستی بێ بەکاربێنرێەوە دەرمانیش ئەکسپایرە بێ واتە ئەگەر بێت و تۆ لە وڵاتێکە کارخانە نەبێ یەکسەر ئینتاجیکەی ئەگەر بێت و ئیستراتیکەی لەوەیە لەو ساڵای لە شوێنێکە کول لە ڕوویابێت لە چەندی شوێنی ترا نەبوو بێ یاخود ئافەکە بێت و بەسەر بچێ لە زەرری خۆی دابێت ڕۆشتی بێت و خۆی لە ناوچوو بێمانە لەبەرەوە تۆ دەرمانەکە زەرەکەی بە هەزاران تەن زەرەکەی کە پارو تێچووکی زۆری پێچێ کە تۆ لە وڵاتانەوە هاوردەی هەرمی کوردستانیەکەی. بەڵام کاک شاڵاو لە ئێستادا بڵاوبوونەوەی ئەم ڕێژە زۆرەی کولە لە دەشتەکانی پێنجێن کە ئەمە لە توانای جوتیارانیە کە بتوانێت لە ناویان ببات ئەمە حاڵەتێکی لە ناکاوە حکوومەت یاخودێەوە بۆم حاڵەتە لە ناکاوانە چیەکەن چ ڕێگەیە گەگرنە بەر خۆی بەڵێ ڕاستە بۆ ئەوانە من وەکو باسم کرد لە سەرتاوە من بە ئەرچی حکوومەت ێزانم یعنی حکوومەت ئەگەر توانای هەبێ ئەرچێتی ئیتر لە ڕێگەی فڕۆکەوە بێ یا لە ڕێگەی ئامێری پێشکەوتووە بێ ئەبێ ئەو چکە هەنێ شوێن هەیە جوتیارەکە نییە واتە پاوانە یا لە وەرگایە یا شوێنی چیلۆ بابەتەیە دارودرەختی سروشتیە ئەوانە کە کولەکان زیاتر لەوێ دێتە ناو چەڵگەکانەوە ئەوە کەس بەی خۆی نازانێت تاوەکو مەسوولیەتی هەڵگرێ تایە دەرمان بڕشێنی یا خوپاری تیا سەرفکە وەکو جوتیار ئەوە ئەرچی حکوومەتە ئەوانە بەڵام کە حکوومەت توانای نەبوو ئەوە ئیتر باشکرا دانی بەوانە ئەوڵە توانام نییە بەو نوعای من هینی بکەم ئێبە برازوتیارەکە بەڕاستی انتیزار حکوومەت نەکا خۆی هەڵسێ و کاری خۆی بکە کەواتە دوجارە گەر جوتیارەکانیش لە توانایاندانە بێت هیچ شتێک ناکرێت ئەم دۆخواروە بەردەوامە بێت وڵا گەر جوتیارەکانی لە توانایانە بێ بڕستی بەڵە بەڵێ هەموو ئافەکان فترەیەکە ینی فترێک لە فترەکانە ینی وە نەبێخۆ ینی ماوەیەکی کورتە و ئەو عمرەکەی خۆی بەسەرە بات و ئیتر لەوەی زەرەری خۆی بداوانە بەڵام کە تۆ نە کارخانەت هەبێ بۆ بەرەمێنانی دەرمان و نەبشتوانی بەو ڕێژە زۆرە بەڕاستی هاوردەیەکی لە وڵاتانی دەرەوەوانە لەبەرەوەی تر ناتوانانی هیچ کارێ بکەی شتێ بکەی بەرامبەری زۆر باشە کاک شاڵاو لەگەڵەمانشدا ئەو دەرمانەی کە دەوەشێنێت بەسەر بوون مەسافەیەکە کە کشتتوکاڵی تێدا ئەنجام دراوە بەڵام لەگەڵیشیدا کولەکانی تێدایە ئەو دەرمانە کە دەڕێژێت زەروزیانی نابێت بۆ ئەو بەرهەمە کشتتوکاڵیانە نەخێرەوە هەموو دەرمانێک وا دروستکراوە کاریگەری خۆی هەبێت لەسەر ئەو شتەی ئەو مەبەستی کە بۆی دروستکراوە بڵێ کاریگەری هەبێت لەسەر بەرهەمە کشتتوکاڵەکە خۆی نەخێر کاریگەری نابێت هەندێک دەرمان وە ئینە کاریگەری چەند ڕۆژێکە مێنێتەوە هەنێکی شەوێت چەند سەعاتێکە مێنێتەوە یاخود بە شۆردنەوە لە ناوە چێ
هەندێک شتێ بە کوڵان لە ناوەچێ بەڵام زۆربەی ئەمانەی کە بە ڕێزت باسیەکەی نەخێرەوانە کاریگەری خراپیان نابێت لەسەر بەرهەمە کشتتوکڵێک لە هەنێک شتوکاڵە بەتابەت لە گەنما هەنێک مێرو هەیە کە سوودبەخشن ئەمانە ئەو دەرمانانە دەبێتەوەی لە ناوبردننی ئەو مێرۆ ینی ئەو گیاندارە سوودبەخشانەش کە سوودیان دەبێت نەخێر وەکو بەڕێسم وت ئەو دەرمانانەوە دروستکراوە کە کاریگەریان نەبێەوە لەسەر هەنێشتی تر بەڵام لە هەمان کاتیشە بڵێ مەسەلەن بۆ نمونە ئەگە بێت و دەرمانی ئەمە کە ئێستا بەڕێزە دەرمانی کولا بڕێژیت بە ڕێژێکی زۆر لەو چیا و شاخانە کە ئەوانە زیاتر حکوومەت بە موچی خۆی زانن نەک وڵاتی ئەوانە بەڵێ کاریگەریە بێ لەسەر هەنگ بەڵێ بێتەوەی لە ناوچوونی مەلاین و هەزاران هەنگ لەوەیە بەڵێ کاریگەری بە مەسەلەن دەرمانی سن کە بەکاری دێنی لە چەلگە کشتتوکڵەکانە ئەگەر بێت و هەنگ لەو ناوە هەبێت بەڵێ کاریگەریە بێ و زۆری ئەمرێنێ لەبەرەوە لەسەر هەندێک شت کاریە بەزەوەی کە بەڕێزت باسیەکەی لەسەر بەکتریا سوودبەخشەکان لەسەر زۆربیان نەخێ کاریگەری خراپ دروست ناکە زۆر باشە کاک شاڵاو لە راپۆرتەکەدا دانیشتوانی ئەو گوندە گلەیوگازندەی ئەوە دەکەن کە هیچ نالایەنێک یاخود لە ڕێگەی بەڕێبەتی کشتتوکڵەکەی ئێوە لە ڕێگەی لیژنەیەکەوە سەردانی ناوچەکان بکەن کە بەچوی خۆتان دیمەنەکان ببینن ئەمە لەوانەیە کاریگەری باشتر بێ ئەگەریش نەتوانن هاوکاریان بکەن هەن دانیشتوانی ئەو گوندانە یاخود جوتیارەکان هەر پیان خۆشە کە دەبینن ئاوڕێکیان نێدراوەتەوە کە هاوکاریان دەکەن ئێوە نەتانتوانیەوە یاخود کارێک ناتوان بکەن کە لە ڕێگەی لیژنەیەکەوە سەردانی ئەو ناوچە کشتتوکڵانە بکەن کە گوێ لە داواکاریەکانیان بگرن و هیچ کەمێکیش بێت چارەسەری کێشەکەیان بکەن بێگومانەوەی بەڕێزت باسیەکەی واجبی یەکەممانە واجبی ئێمە بەڵە سەردانیان بکەین و ئامۆژگاریان بکەین بەچی بەکارێنەوەی چینەوەیکی دەرمان واگەر هەشمان بێ بۆیان بێنم بەڵام من لە راپۆرتەکەی ئێوە بیستم بەداخەوە لەوێ بەڕێزان بەڕێوەبەری ناحیە قسەی کرد و خەڵکەکە قسەی کرد ئەبوو بیدەن لە کشتتوکڵەکەی من تامنی ژاگەدار بکەم بزانم هەرچۆنە بێ لە شوێنێکە بتوانانی دەرمانیان بۆ پیاکەین یان نێگەرەوە نەبوو لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە بێ لە ڕێگەی وەزارەتمانەوە بێ کە شتێکی وایان بۆ پیاکەین بەڵام پێم وابێ ئەم ئافەیە بە کتوپڕی پێیا بۆ واتە ماوەیەکی زۆر نییە بۆیە لە چەند ڕۆژی ڕابردووە لەوێ پیا بوو بەڵام تا ئێستا بە من نەگەیشتووە کە حەجمی ئافەکە چەندە و توانای خەڵکەکە چەندە و چی جۆرێکە چی نەعادەرمانێکی تا بۆ اختیارکەین و بەکاری بێنی کاک شاڵاو ئینشاڵا لەم ڕێگەیم تەوەری بەرنامەیەمان و لە ڕێگەیم بەرنامەیەمانەوە بەشکم بتوانن هاوکاریان بکەن و چارەسەری کێشەکەیان بکەن ئینشاڵا بێگومانەوە ئاگادار بووین لە ڕێگەی بەرنامەی بەڕێستانەوە کاک شاڵاو ئایا بڵاوبوونەوەی ئەم ڕێژە زۆرەی کول لەو مێروەزویان بەخشانە تەنها لە دەشتەکانی پێنجۆنە یاخود ناوچەکانی تری کوردستانیشی گرتوتەوە ئەوەندەی ئێوە زانیاریتان هەبێت وڵی بەڵێ بەنسبەت سنەوە چەند ناوچەیشی تری گرتبەوە لە مانگی ڕابردووە و پێشتریش با بڵێن لە مانگی 4 و لە مانگی 3 هینمان کردەوە توانیمان تا حدێکی زۆر کۆنتترۆلی بکەین دەرمانێکی زۆرمان هەبوو دابشماکە بەسەر شوێنەکان برازوتێرەکان هاتن وەریانە گرت و خۆیانە ئەچونیان ڕشان ئامێریشی ڕشاننی زۆریشمان هەیە کە پێشکەوتون لە شوێنانە لە هەموو لە کشتتوکڵەکانە زووتێرانە چون بەکاران هێنا بەڵام بەنسبەت ئەم کولێش لە هەندێک ناوچە هەیە لە هەندێک ناوچێکە نەخێر نییە بە تایبەتی لە ناوچە ساردەکانەواتە لە ناوچە فێنکەکانە زیاتر ئەو کولەیە هەیە وەکو مەسەلەن لە هەندێک شوێنی لای ڕانی و قەڵازێش ئەو پیابوو بوو و لە ئەوەی لای بەڕێزیشتان کە باسیەکەن لە پێنجوونی شەیە جینا لە پێدەشتە گەرمە سێرەکان و گەرمەکانە وجودی نەبوو کەواتە لە ئێستادا ئیمکانیاتی بەردەست هەیە بۆ لەناوبردننی ئەم مێروانە وەکو ئامێری دەرمان ڕەشاندن ئێوە ئەو ئیمکانیاتتان هەیە ئەو ئامێرانەتان لە ئێستادا لە بەردەستا هەیە بتوانن کە ئەم مێروانە لەناوبەر بکەوتۆتە سەر تۆپۆگرافیای زەویەکان ینی با ئینسان ڕاست بڵێ ئەگەر بێت و ناوچەکە زۆر شاخاوی بێ نەخێر ئامێری وامان نییە بەڵام ئەگەر ئەوەندە بێ بتوانێت تراکتەری کاری تیا بکە بەڵێ ئامێرمان هەیە ئامێری زۆر باشیشمان هەیە و هەمووشی ئامێری تازە و پێشکەوتون کە لە ساڵی پار و پێرار و 5 ساڵی ڕابردووە کردراون ئامێری زۆر پێشکەوتو زۆر خێران لە بەکارهێنانە بەڵام ئەگەر ناوچەکان زۆر شاخاوی بێتوانای لە بەڵبرایەتەکەی ئێوە ئەو کۆپتەرەتان هەیە کە دەرمانی پێدا دەڕژیا خود ئەو ئامێریکی دیکە هەیە کە وەکو فڕۆکە وایە ئەوە شەر لە کامیانە ئەوەی ئێوە کە بتوانن
دەرمانی پێ نەخێرە ئەو ئامێرانی کە لە ئاسمانەوە ڕشانی پێکرێ ئەنا بەداخەوە ئێمە نیمانە وەکو بەڕێبەراتی گشتی شکاڵی سلێمانیەوەمان نییە بەڵام ئەو ئامێرانی کە بە پشتی تراکتەرەوە پێوترێ هۆڵدەر لەو ئامێرانەمان هەیە کە بە پانایی 50 تا 60 متر ئەتوانێت لە بێڕشێنێ واتە عرزی شەغالەکەی 50-60 مترە توانایکی زۆر باشی هەیە واتە لە چەند دقیقەیەکە دۆنمێکت بۆکە بەڕشاندن لەو ئامێرانەمان هەیە بەڵێ لە زۆربەی لە کشتتوکالەکانە هەمانە لە هەندێک شوێن هەر بەکارمان نێناو لە بەروی پێویستیان پێی نەبوو. زۆر باشە کاک شاڵاو بڵاوبوونەوەی ئەم کولە و ئەم مێروانە ئایا تەنها زیان بە دار و درەختەکانە گەیەنێت یاخود زیانی بۆ سەرجەم بەرهەم و بەروبوومەکانی جوتیارانی دەڤەری پێنجوێن دەبێت؟ نەخێر بێگومان زیان بە هەموویە گەێنێ ینی هەرچی حەزی پێ بکە چینی بکە بەڵێ ڕوتیەکاتەوە یعنی هەتا بەڵێ میوەکان سەوزەکان بەڵێ کارگەریی زۆر خراپی هەیە خۆ مێژوویی دوور و درێژی هەیە پەیدابوونی کولە لە هەموو دنیاە لە ساڵانی کۆنی قڕنی ڕابردووە گرانی دروست کردووە لە وڵاتە بۆتە هۆی سەبەبی ئەوەی کە قوت نەماوەی تە خەڵکیێکی زۆر تووشی گرانی و قات و قڕی بۆ بە سەبەبی زۆربوونی کولە ینی ئەوە ئێستا زانست پێشکەوتووە لە وڵاتان ئەڕشێندرێ و نایڵێ زیانەکان گەورە بێنە بەڵێ کاریگەری خراپی هەیە لەسەر هەموو بەرهەمە کشتتوکالەکان. زۆر باشە کاک شاڵاو بەدەر لە بابەتی کولە و ئەو زیانانی بەر کشتتوکاڵ دەکەوێت دێوەکو بەڕێبەری کشتتوکاڵی سلێمانی لە ناوچی سلێمانی دەبینین کە دەشتێکی زۆری دەشتی شارە زورمان هەیە و ناوچەیەکی زۆرمان هەیە لە کشتتوکاڵە ئەگەر ئیمکانەت و ئەگەر پێداویستی و ئەگەر پارەتان لە بەردەستا بێت پێدوانیە کە دەتوانێت بەرهەمی کشتتوکاڵی لەم ناوچەیەدا بگەێنە ئاستێکە هاوردەی دەرەوەش بکرێت یاخود ئێوە لە ڕێگەی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی کشتتوکاڵەوە کارتان لەسەر ئەوە نەکردووە کە بەشێک لە زەویەکان بدرێتە کەرتی تایبەت و خۆیان بەرهەمی خۆماڵی یاخود بەرهەمی کشتتوکاڵی بەرهەم بێن و کەمەش دوجار سوود و قازانجی بۆ هەردوو لا دەبێت. پرسیارەکە جوانە ئێستا لە دنیا کشتتوکاڵکردن بۆ تا فڕیمی گەورەوە تا بەڕووبەری گەورە بە تەکنۆلۆژیا و بە ئامێرەکرێ بەداخل وڵاتی ئێمە میکەنایز نەکراوەتە ئێمە نەمانتوانیەوە هەموو شتەکان بە ئامێر بکەین چکە ئامێر توانایەکی زۆر زیاتری هەیە وەکو لە ئادەمیزاد و لە ئاژەڵوانە وە لە کاتێکی کەمی دیاریکراوە ڕوبەرێکی گەورەت بۆکە یاخود بەرهەمیکی زۆرت بۆ درەوەکات یاخود بۆ چارەسەرەکە یاخوەکو باسمان کرد بۆت مکافەحاکە لەبەرەوە ئەوە لە وڵاتی ئێمە ڕوبەرە کشتتوکاڵەکان زۆر بچووک و تەسکن و جوتیاری فعلیش بەڕاستی کەم بۆتەوە خەڵکەکەی بە سەبەبی ئەو شۆڕش و شەڕانی کە دروست بۆ ڕای جۆزراون بۆ ئوردوگاکان و ناو شارەکانەوەنە واتە ئەو سیستەمە ئەو پێکاتە کۆمەڵایەتی کە جاران هەبوو بۆ دروستکردن پێکاتە ئابوووریەکەی کە بۆ بەرهەمهێنانی کشتتوکاڵەوە استیغلالکردنی زەویەکان هەبوو ئێستا ئەوە نەماوە ئێستا لە ڕوبەرێکی کەمە ناتوانیت تو ئینتاجی بکەیت کە پێی بوترێ ئابووری و لەبەرەوە پێویستی بەوەیە ئەمانە بەڕێگای کۆمپانیای زۆر گەورە بەڵێ لە دنیا وایە ئەتوانن خاکەکانیان هەموو ئیستیغلال بکەن هیچ شوێنێک نەهێڵنەوە و بەرهەمێکی زۆر جوان و پوختی لێ دروستکەن و بە کەمترین تێچوش بێ کە تاوەکەوە بێت تۆ بتانی با بڵێن منافەسەی بەرهەمەکانی وڵاتانی دەوروبەر و دەرەوە بکەی کە نەیەڵی زەرە بە جوتیارەکانی خۆت بگا لە ڕووی تێچووەوە ئەمە ئەکرێ وا بکرێ بەڵێ بەڵام ئەوە کێشەی کشتتوکاڵی لەسەر زەوی کشتتوکاڵی و لەسەر پێکاتی کۆمەلگای ئێمە پێچێکە حەلی ئەوە بکرێ جناوەکو بەرنامە بەڵێ وەزارەتی کشتتوکاڵ و بەرنامەی هەیە بەڵێ بیری لێکراوەتەوە زۆر بە وردی کە چۆن چارەسەری بکە بەڵام ئەوە تۆزە جێبەجێکردنی قورس. زۆر باشە کاک شاڵاو ئێستادا ئەو جوتیارانەی یاخود ئەو گونجشینانەی کە دەستیان ناگاتە ئێوە یاخود دەستیان ناگاتە کۆمەڵێک ئامێر و بابەت ڕێنماییت چییە بۆ ئەوانە چۆن بتوانن ئەو کولانەی هەن یاخود مێرووی دیکە یاخود هەر شتێکی دیکە کە لەسەر کشتتوکاڵەکانیان هەن بە چ شێوازێک بتوانن لە نایبن لەوانەشە خۆیان زانیاریان هەیە بەڵام بۆی زیاتر ئێوە ڕێنمایی ئەگەر دیکە هەبێت ئێوە پێشکەشیان بکەن. بەڕێزم ئێمە لە هەموو ناحێ و قەزاکانە لقی کشتتوکاڵیمان هەیە و فەرمابەرمان هەیە لێ دایرە و فەرمانگەمان هەیە
بێزگەلەوە سەد دنیای پێشکەوتووە سایتی ئەلکترۆنیمان هەیە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی کشت و کاڵی سلێمانی وەکو بەڕێوەبەرایەتی لەقە کشت و کاڵەکان لە ناحیە قەزاکان هەمووی سایتی ئەلکترۆنیان هەیە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر جوتیار بێ توانێت پەیوەندی بکاو لە ڕووی زانستیەوە بتوانێت زانیاری بەدەست بێنێ بۆ چۆنێتی مکافحاکردنی. زۆر باشە کاک شاڵاو ئەم ساڵ کارتان لەسەرەوە کردووە کە بەرهەمی جوتیاران ساغ بکرێتەوە لە بازارەکاندا و هاوشێوەی ساڵانی ڕابردوو نێنە سەر شەقام و بەرهەمەکانیان فڕێ بدەن. ئێوە ئەم ساڵ پلانتان هەیە بۆ ئەو بابەتە؟ خۆی ئەوەی ڕاستی بە بازاڕی ئێمە یەکەمین ناوخۆیە بۆ بەرهەمە کشتتوکاڵەکانی جوتیارەکانمان دومین شارەکانی ناوەڕاست و خواروی عراقا بە دەرەجە یەک کە هەم نفوسێکی زۆری لێیە هەم ئاسانە و خێرایە لە گەیاندنە کە بەرهەمەکان تێک نەچن و بە ئاسانترین شێوە لە کەمترین کاتە بگەیەندرێتە شارەکانی ناوەڕاست و خواروی عراق واتە بەڵام بەداخەوە ئێستا لەم کاتە حکوومەتی عراقی خۆیان بە بڕیارێک لە وەزارەتی کشت و کاڵەوە قەدەغەی چوونی بەرهەمەکانی ئێمەی کردەوە بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عراق کە ئێمە بە بەردەوام لە هەوڵین تا ئەم ڕۆژ تا ئەم شەویش کە لە هەوڵی ئەوە بین کە وەزیری کشت و کاڵی ئەوێ بڕیار بوو ئەمڕۆ بگاتە هەولێر لەگەڵ وەزیری سەرچاوەکانی ئاو بەڵامیتر نازان بە خۆی و خۆپیشاندانانەوە بێ یاخۆ بە شێوەیەکی لە شێوەکان تەجیلیان کردو بۆ هەفتەی داهاتوو کە ئێمە ئەوانە لەگەڵا باسکەین و بۆی کاراسانی بکەین بۆ ساغبوونەوەی بەرهەمی جوتیارانمان بەڵام لە بەنسبەت مەحسوولی استراتیژی وەکو گەنمەوە بەڵێ ئێمە بە پرۆژەیەک خۆتانەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە بینی بێتان کە لە هەولێر پرۆژەکە خەریکە تەواو بێ لە سلێمانی بەردی بناغی دانراوە کە پێم وابێ لە چەند مانگی داهاتوە ئاویشتەواوە بێ کە لە شاری سلێمانی لەسەر و ئەو کەمێتی کە حکوومەتی عراقی گەرمی جوتیارانە کڕێتەوە کۆمپانیایەک لێرە هەموو ساڵێک پێویستە لانی کەم لە 150,000 تن کەمتر وەرنەگرێتەوە بە هەمان شێوەش ئەو بەرهەمانەی وەکو ئاردی سفرۆمانە لە وڵاتانی دەرەوەنێتە ناوە ئەم کۆمپانیانە لێرە لە بەرهەمی جوتیارانی خۆمان دروستی بکەن و بەنسبەت ئەوانی تریشەوە بەڕاستی ڕێگەکانی تەسویقکردن زۆرە ینی هەم ڕێگەیەک وەکو بۆ نەقلکردنی بە وڵاتان تۆزە گرانە وڵاتی ئێمە وڵاتێکی داخراوە بەڵام ئەکرێ لە ڕێگەی هاندانی خاوەن سەرمایەکانەوە کە بە پیشەسازیکردنی کشت و کاڵی ئێمە بتوانین کە ئەو بەرهەمانە بە ڕێگەی لە قوتونان بێ یاخو شکردنەوە بێ یا بە شێوەیەک لە شێوەکان وابێ کە لە خەسار بیان پارێزین و لە کاتی شترە بیان بتوانین بیخێن ناو بازاڕەکانەوە ئێمە پلانمان بۆ دانراوە هانی خەڵکی زۆریشمان داوە خۆشبەختانە ناتوانم بڵێم لەم 2 ساڵی ڕابردووە خەڵکیشی زۆر ڕوویکردوتە کەرتی کشت و کاڵ بۆ مەبەستانی کە من باسم کرد بۆ دروستکردنی پرۆژەی پەلەوەری بۆ دروستکردنی کارخانە و بۆ لە قوتونان و ئەوانە خەڵکیشی زۆر بەپیرە و بابەتەواتەوە. زۆر باشە کاک شاڵە بوو بوورە کۆمەڵێک پرسیارم کرد کە بەدەر لە بابەتەکەمان بوو بەدەر لە تەوەرەکەمان و بەڵام فرسەتە کە بەڕێوەبەری کشت و کاڵمان لەگەڵا وی کە جوتیارانی ژاگاداری کۆمەڵێک بابەتی دیکە بن بەدەر لەو زەرورزیانانی بەر کشت و کاڵ دەکەون لە ئێستادا جوتیارانی دەڤەری سلێمانی دەوروبەری سلێمانی جوتیارانی ناوچەی شارە زوور کێشە و گرفتەکانیان چییە کە یەن ئاراستەی ئێوەی دەکەن و ئێوە دەتوانن هاوکاریان بکەن لەوەی کە ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان لە قەیرانێکی داراییە بەڵام کۆمەڵێک بابەت هەیە دەتوانێت ئەو کێشە و گرفتانیان چارەسەر بکەن؟ بەڵێ زۆربەی کێشە و گرفتی جوتیاران لەسەر زەوی زارە کێشەیەکی زۆری کەڵەکە بووی لە ساڵەکانی شەستەکانەوە تا ئێستا بەردەوامە و کۆتاییشی پێ نایە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا و حەلەکرێ و زیاد دەکا و دروستە بێتوانە کێشەی دوێمە کێشەی کەمی ئاوە واتە کەمی ئاو کە ئاو یەکێکە لە عنسرە هەری ئەساسیەکانی ژیان و بە تایبەتیش بۆ بەرهەمێنانی کشت و کاڵ کێشەی ئاو کێشەیەکی گەورەیە دواوە لە ئاخری شاوەکو بەڕێستان باستان کرد کێشەی بە بازارکردنە واتە کێشەی بە بازارکردن یەکێکە لە کێشە گەورەکان لە ئاخری بازنەکە تاواکردنەکەی لەوێیە گەبێت تۆ بازارێکی باشە نێر بۆ ساغبوونەوەی بەرهەمەکەت ئێتر هەر لە سەرەتای چێڵانەوە تا ئەوە بردوتە بۆ بازار هەمووی بە خەسارە چێ کێشەکانیان زیاتر لەو بابەتانەیە کەوا جوتیارانی ئێمە زیاتر پێوەیە ناڵێن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز شاڵاو جەمال بەڕێوەبەری کشت و کاڵی سلێمانی سپاس بۆ زانیاریەکان سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی
بەڵا هەزدان دەچینە لای بڕگەی زانیاریەکمان بۆ ئامادە کردوون لەسەر سوودەکانی شووتی فەرموون با پێکەوە بینەربین. بەڵازان هاوکارانمان گۆرانێکی بەهرۆز بەڵخەییان بۆ ئامادە کردوین فەرموون پێکەوە بینەری دەبین. پناهی بینوای شهسواری محشری ای پناهی بینوای شهسواری محشری وی شفیعی آسیان تور داری مهدری وی شفیعی آسیان تور
دار مهتریم سرمه بینای عالم خاکی تو یا روزه سرمه بینای عالم خاکی تو یا روزه تو لنا پیغمبرانا هم رئیس و سروری تو لنا پیغمبرانا هم رئیس و سروری خلعتي لولاك توب باعثي خلقي عدم خلعتي لولاك توب باعثي خلقي عدم هم لسايي توب جملي مسندي پیغمبري هم لسایه تو بو جمله مسندی پیغمبری بەڵازان پامێرمان ڕێناز لە ڕانیەوە ئەزلایڤێکی بۆ ئامادە کردوین ئەچینە لای ئەو ئەزلایڤە. بەڵێ سڵاوتان لێبێت من ڕێنازە سەلان لە ڕانیا دەمەوێت کۆمەڵێک لە زانیاری و بەشێک لە هەواڵەکانی سنووری ئیداری ڕاپەڕیتان بۆ بگوازمەوە. سەرەتا دەمەوێت لە ناحیەی چاقڕنەوە دەست پێ بکەم دیارە کۆمەڵێک لە مامۆستایانی ئاینی و بەشێک لە هاوڵاتیان سەردانی بەڕێوەبەتی ناحیەی چاقڕنیان کردبوو سەبارەت بە دەربڕینی ناڕەزایەتی لاکردنەوەی شوێنێکی مەیفرۆشی لا سنووری سنتەری شار. دیارە لەلایەن بەڕێوەبەتی ناحیەی چاقڕنەوە بەڵێنی ئەویان پێدراوە کە ئەو شوێنە دابخرێت یاخود دوور بخرێتەوە لە سنتەری شار. بەڵێ دیارە لەلایەن ئەو هاوڵاتیانی و باز لەوە دەکرێت کە لە ئەگەری جێبەجێنەکردنی داواکاریەکانیان ئەوە لە ڕۆژانی داهاتوودا خۆپشاندان یاخود زەخت و فشاری زیاتر دروست دەکەن بۆ ئەوەی داواکاریەکەیان جێبەجێ بکرێت. دەمەوێت ئاماژە بۆ بدەم لە ڕابردوودا دیارە هیچ شوێنێکی مەیفرۆشی لە سنووری سنتەری شار لە ناحیەی چاقڕنەبوونی نەبووە. ئەو شوێنشکە ئێستا کراوەتەوە ئەو هاوڵاتیانە یان بەشێکی زۆر لە هاوڵاتیان ناڕازین داوا دەکەن ئەو شوێنە دوور بخرێتەوە لە سنووری سنتەری شار یاخود دابخرێت. دەمەوێت ئاماژە بە پرۆژەی پڕشنگی فەرموودە بدەم کە لەلایەن ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە سەرپەرشتی دەکرێت. دیارە ڕۆژی هەینی دیاریکراوە بۆم بەستی ئەنجامدانی تاقیکردنەوەی گشتی بەشێکی زۆر لە بەشداربوو لە سنووری دای ڕاپەڕین بەشدارە لەو پرۆژەیە. دیارە دوو شوێن لە سنووری دا ڕاپەڕین دیاریکراوە بۆم بەستی ئەنجامدانی تاقیکردنەوە. بڵێ شوێن یەکەم دیارە لە یاریگە داخراوەکانی پزم و حەتەی کارەبایی گشتی چاقڕنا لە شەقامی سەرەکی ڕانیە. دیارە لە بەشداربوانی هەرێک لە شوێنەکانی ڕانی و چاقڕنە و حاجیاوە بۆسکێن سەرچاوە هەروەها شکارتە دەتوانن تاقیکردنەوەکانیان لەو شوێنی کە ئاماژەم پێدا ئەنجام بدەن. شوێنی دووەم بەشداربوانی قەزای پشدەر دیارە لە دەڤەری پشدەر بەشداربوانی هەرێکە لە سەنگەسەر و ژارەوە و قەڵازێ دەتوانن لە هۆڵی برایەتی لە ئەنجومەنی قەڵازەی کۆمەڵی دادگەری تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. بەڵێ دیارە دەمەوێت ئاماژە بە مامۆستایانی وانە بێژ بدەم لە سنووری دای ڕاپەڕین کۆمەڵێکی زۆر بەشێکی زۆر لە مامۆستای وانە بێژی لێیە. دیارە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە 26 دیاریکراوە بەمبەستی ئەنجامدانی کۆبوونەوەیەک سەبارەت بە دیاریکردنی چارەنووسی مامۆستایانی وانە بێژ. دیارە دەمەوێت ئاماژە بۆ بدەم هاوکات لەلایەن مامۆستایانی وانە بێژەوە 26 دیاریکراوە بەمبەستی ئەنجامدانی کۆبوونەوە و گربوونەوە یاخود خۆپشاندانێکی سەرتاسەری بەمبەستی دروستکردنی زەخت و فشاری زیاتر لەسەر حکوومەت و پەرلەمان بۆ جێبەجێکردنی داواکاریەکانیان. بەڵێ دەمەوێت ئاماژە بە وەرزش بکەم لە سنووری دا ڕاپەڕین دیارە لە خولی پلەدۆکانی کوردستان چوارتی بەشدارە بۆ سەرکەوتنیان بۆ خولی پلەیەک. دیارە تا ئێستا ئەنجامی تاڕادێک زۆر باشیان بەدەست هێناوە کێبڕکێکی گەرم هەیە بۆ سەرکەوتنیان بۆ خولی پلەیەکی کوردستان. بەڵێ ئەمە زانیارەکانی سنووری دارە ڕاپەڕی بوو کە بە ئێوەم ڕاگەیاند.
نێرمان ڕێناز ئەرسەلان سوپاس بۆ زانیاریەکان بەڵە بەڕێزان پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژش بە کۆتاگەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ خواتان لەگەڵ دەست خۆش.